بەڵە بەڕێزان وەکو ئێستا دەیبینن لە ناوچەی سەر ڕووباری سیروانین دیارە لەسەر ڕووباری سیروان ژمارەیەک غەسالە یان کارگەی دەرهێنانی چەولم لەسەر ڕووباری سیروان کارەکەن و ئەم کارگانە بوون بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگەی سەر ڕووباری سیروان و لە ناوبردنی ژمارەی درەختی بەرچاو ئەو ڕووبەرە سەوزەیانی کایە و گۆڕینی ڕێڕەوی ئاوەکەەوە لە هاوکات لەسەر ڕووباری سیروان کۆمەڵک زەوی کشتتوکاڵی هەن کەم زەویانە ساڵانە بەروبوومێکی زۆری کشتتوکاڵی تیا دەکرێت بەڵام بەهۆی ئەم کارکردنی غەسالانەوە با بڵێن هەڕەشەی لە ناوچوونیان لەسەرە و زەویانەژێکە کە لەم زەویانەکە وەک لە دیمەنەکانە دەیبێن کە لە ئێستادا کشتتوکاڵی تیا کراوە کە ئەویش مەرەزەیە یان گەنمە بەڵام مەترسی لە ناوچوونی لەسرە. ئێستا دەچینە لای ئەم مامە کە خەریکی دوورێنەکردنە. مامە گیانم کاتەوە باش سەرقاڵی چیت؟ سەرقاڵی بەخێری وەکارین و درەوە. بەڵێ ئەم ساڵ فەلاحەت و شتان چۆن بووە؟ وەڵی فەلاحەت و چیت وەکو ئیمساڵ زۆر باش و ماشەڵڵا. بەڵێ لە ئاوە لە بەروبوومەکەیەوە خراپ نییە لەخوا بەزیایە. بەڵێ بەس لە مەسەلەی زەراعەت و ئەمانەوە ئەم حکومەتە هاوکاری هیچ فەلاحی ناکات. بەڵێ نە لە جووتان نە لە گازان نە لە قوتان نە لە دەرمانە هەمووی بە پارە ئەکرێ. بەڵێ کاتێک تێتە ناوی ئەلاڵی تۆ لە خەڵک کیلۆی بە 2000 بیفرۆشێ. ئێوە کیلۆیدەن بە چەندێک ئەمە کیلۆی چەندەکەم گەنمە؟ ئەمە جیاوازە لەگەڵی نیبانی خەڵانە. بەڵێ ئەمە ئاوی سیروانە خوا. بەڵێ ئەمە چەندەکات بە چەڵتۆکی چەندەکات؟ ئایستا دەوری سیەکە ئەمە کیلۆی. کیلۆی 3000 بە تەقریبی ئەمە لەوەتە چەند کیلۆ لێ دەرچێت ئەم زەویە؟ بە پێی ڕێژن و بە پێی زۆری و کەمیە. بەڵێ زۆری لێ دەرەچۆ کەمیش کەمی لێ دەرەچێت. بەڵێ ئەگەر زۆر زۆری دەرەچۆ کەمیش کەم دەرەچێت. ئەمە بە نزیکی چەندێکی لێ دەرچێت ساڵات چەندێکی لێ دەرچووە؟ تقریبا عەرەبانەیە خەرجە 600 کیلۆ 700 کیلۆ چەتووکی لێ دەرەچێت ساف. بەڵێ دەست خۆش بێ. بەڵێ بەڕێزان وەک ئەو مامەیەش ئاماژەی پێدا لەگەڵەوەی کە حکومەت هیچ جۆرە هاوکاریەکیان ناکات لە کشتتوکاڵا بەڵام هاوکات حکومەت خۆشی دەرفەتی ڕەخساندووە بۆ ئەم غەسالانەی سەر ڕووباری سیروان کە بن بە هۆکاری تێکدان و شێواندنی ژینگەی ئەم ناوچەیە بەدەیان بە نزیکی 80 غەسالەی لەسەر ڕووباری سیروانێت لە بینی نێوان دەربەندی خان کەلار و بەردەوامی کارەکەن و بوون بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگەی ئەم ناوچەیە و لەلایەن حکومەت و بەرپرسانیشەوە ڕۆژانە ئەمە بە چاو دەبینرێ بەڵام بێدەنگیان هەڵبژاردنەوەی شتێک لەبارەیەوە ناکرێت.